چاوێ من ڕێ من ئەمن ئیشم هەیە ناتوانم. ئیشت هەیە بۆ خۆتە دەکات سعدی گیان من نامەوە حام چێ یعنی داواتەکە ئەکرێەوە بێ لەوەش بیرت نەچێ دوو میوەت بیر چ بوو لە ناو میوەکان نەتێ نابوو مانگۆ و ئاڤۆگادۆ بێن ورە دەدانیشە خۆ بەقە مانگۆیەکە بێ مردوو مرێڵی مانگۆی کێ لەگەڵ ئەمە قسەی کردووە؟ لا حول ولا قوة إلا بالله کاکە مانگۆش دێنم بەس ئەو داوەتە قەیدە ڕۆژە چکە؟ کورە کاک سعدی گیان شتی وا چۆنە بێ حیا و ناموسمە چێ لە هێشار کورە کاچی من کورە ئەمە چ جوابەکی داهامی بدەمەوە داهام پشتی وەرگەڕایە بەچی وەرگەڕاوە؟ چێر لە قەیدێدایە هەر گوتم کاکە ئۆدە لەگەڵ چێرانە مناقەشەی مەکە کاکە هەن عینادە هەن عینانە نییە چێر لە قەیدێدایە سەرێ بڕێ ئاسان کاتی بۆ داواتێکە لەگەڵ خۆتا بێنە مخۆم کەونە بەی تاکوم کورە بێتە من دەستی هەسەقەت و پەقاتی دەکەی هەتی بە تو چی؟ بەقە خاشێکی دەهامە بی تۆ چانە سەریەکەی هەدی منەوە نازانم سبەی داواتێکەمانە ناتوانم کاچم ناتوانم کاکە گیان باس و لەحتاکەم کاکە بیخەیەوارە پەیوەندی بە تۆ چییە نە داواتی نە پێمان نووتووی قسەی خێڵەکەم باش کاکە قرسی ئێوارە تەواو ئێوارە عزیزەکەم تەواو بە یەشار بڵێم بیکە ئێوارە یەشارگیان باشی خۆشبی سوپاس کاکاڵم ئاسایە داواتەکەمان نیوەڕۆکی بکەینە ئێوارەکەی باشترین چکە کاکسادیانە ئیشی هەیە خۆ ئاجز نابی ئەگەرە لە یکەمە نیوەڕۆکەی تاو کێشە نیە باشە بە خۆزان باشە دڵەکەم خوافیز هەلو باشە تو بڕۆ ئەمن هەندێک ئیشم هەیە باش مانگۆ و ئاڤۆگاتۆت بیر نەچێت بڕا بڕە کوڕە خەزورە زۆرجان لە پیاوەچێ واو کاکە ئەمیری خەسوو زۆر ڕووی دایتێ هەتیمە نییە بەدار و بەردی ڕادەبێری باشە بڵی بە شیری مێلوورە بە خێوی نەکرد بێ زۆر بچووکە کوشتیە بەو خوای